خۆشەویستان، سپاس بۆخوا کەسانێکمانتیایە خاوەنی پارە و پوول و ماڵ و سەروەت و سامانن، خوای گەورە ماڵی پێیان بەخشیوە، دەبێت زەکاتەکەی حەقی فەقیر و هەژارەکانی لێ دەرکەن. چەند جۆرە کەسێکمان هەیە لە ناو کۆمەڵگای ئێمەدا پێویستە شارەزا بین. جۆرێک لە جۆرەکان فەقیری ڕاستەقینەمان هەیە، بەردەوام فەقیرە و فەقیری ڕاستەقینەیشە. تەماشا دەکەی ئەو کەسە فەقیرە، هەژارە، بەڵام فەقیرێکی ڕاستەقینەی و بەردەوامیش فەقیرە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە فەقیرە معاشێکی کەمی هەیە، یاخود کەسابەتێکی لاواز و زەعیفی هەیە، یاخود ئەوانەی هەر نییە، بەهۆی ئەوەی کە ئافرەتێکە، کەسێکی نیئیشی بۆ بکە، نەخۆشە، کەم ئەندامە، توانای ئیشی نییە، بەردەوام فەقیرە، چونکە ئیشی پێ ناکرێت. نەک کەسێکی لە ساغ ناڵێم، ئافرەتی زەعیفێ دووسێ مناڵەیە چیتە فەقیرە، معاشی و کەسابەتی نییە، یاخود هەیەتی زۆر زەعیف و لاوازە، بەشی ناکە، بۆیە بەردەوام فەقیر و هەژارە. ئەم جۆرە کەسانە زەکاتیان پێ ئەشێ بەو مەرجەی ڕازگۆ بن، چونکە جاری وایە کەسێکی بێوەژن بووە، ئەوەندە زەکاتیان داوە پێی هەموو ساڵێ دوای سێرێکی چەندەها خامی کڕیوە، ئەوانە نا. فەقیرە ئەوەندەی هەیە و ڕازگۆیە و لە خواترسە و حەڵاڵ خۆرە، تۆ زەکاتت هەیە پرسیار بکە و تەئکید بکە، ئەمجا زەکاتی بەرێ. سوێن بەخوا قسەیتان پێ دەڵێم، وای لێ هاتۆ چۆن داوای ژنەکەی، ئەبێ ئاوها پرسیار بکەی بزانم فەقیرێکی ڕاستەقینەم دەسەکەوێت هەیە. بەردەوام فەقیر و هەژارە ئەوانەی زەکاتیان پێ دەشێت، چونکە خوای گەورە دەفەرمێ ئینەمە الصەدەقات للفقراء والمەساکین. زەکات دەدرێ بە کەسێک فەقیر بێ، فەقیر ئەوەی هیچی نییە. مەساکین کێیە؟ مسکین ئەوەیە هەیەتی بەشی ناکە، واتە معاشی کێ؟ کەمە، بەشی ناکە. کابرا 150,000 معاشەیە، ئەبێ بەشی چی بکە لەم گرانیەدا؟ کابرا معاشێکی کەمی هەیە، کەسابەتێکی کەمی هەیە، دەبێ بەشی چی بکات؟ ئەو کەسە زەکاتی پێ دەشێت، دروستە زەکات وەرگرێ. بەڵێ خۆشەویستان، جۆرەترمانەی لە جۆرەکانی فەقیر و هەژار، فەقیر و هەژارێکی کاتیە، واتە فەقیر و هەژارە بەڵام کاتیە. چۆن؟ بەهۆی ڕووداوێکەوە، بەهۆی شتێکەوە محتاج و پێداویستی پێویستە، بەهۆی شتێکەوە ئەحتیاج بووە. تەماشا دەکەی تووشی ڕووداوێک بووە، پێویستی بە پارەیە، نەک ئەوانەی کە ئیفلاس دێن، ئەوانە ناڵێن، ئەوانە زەکاتیان پێ ناشێت. مانگێ، دوو مانگ، ساڵێ، 2 ساڵ کۆزی لێداوە، کام ساری چاک بۆ پێی بۆ ئیساڵی ئیفلاس بێناوە زەکاتم بەنێ، پیاوم کوشتۆ زەکاتم بەنێ، ئەمانە زەکات بۆمانە ناکرێت. کەسێک تووشی ڕووداوێک بووە، ڕووداوێکی معقول، یاخود نەخۆش کەوتووە، نەخۆشیێکی قورس، پێویستی بە پارەیەکی باشێ بۆ عەمەلیات، بۆ نەشتەرگەری، ئەو کەسە زەکاتی پێ دەشێت، چونکە فەقیرێکی موەقەتە، کاتیە، بەهۆی شتێکەوە ئەحتیاج بووە، کە شتەکەی نەما، پێداویستەکەی نەما، فێری مەکەن، با فێر نەبێت، چونکە فێر بوو حەلی نییە، دەستپانکردنەوە. بۆی ئەم جۆرە فەقیرە، جۆری یەکەم فەقیر باسمان کردمان، بەردەوام فەقیرە. جۆری دووەم فەقیرەکەی کاتیە، کاتێکە ئەم ئینسانە ئەوەندەی پارە پێویستە بۆ نەشتەرگەریە، بۆ نەخۆشیەک، نەخۆشیێکی قورسی توش بۆ پارەی پێ نییە، فەقیرە چی بکات؟ ئەمە زەکاتی پێ دەشێت، بەڵام بەو مەرجەی بزانی ئەم کەسە ڕازگۆیە و فێڵباز نییە. ئەم جۆرە کەسانە زەکاتیان پێ دەشێت، چونکە خوای گەورە دەفەرمێ زەکات بۆ فەقیر و مسکینە. ئەمە مسکینە، هەیەتی، بەڵام بەشی مەعیشەتی خۆیەکە، پارەی عەمەلیاتی نییە، ئەوەی ڕەحم و بەزەیش بێ لە دڵی دکتۆرەکان نییە، بەڵێ مادەم فەقیرە با یارمەتیکی بدەم، ئیلا مەگەر کەسێکیان خوا ڕەحمی لێ بێ زۆر کەمە. بە دەگمەن دەبینیت پیاوەتیان لەدەست بێت بەداخەوە. ئەم جۆرە کەسانە برای بەڕێزم زەکاتیان پێ دەشێت بۆ عەمەلیاتەکەیان، بۆ نەخۆشیەکەیان، بۆ دەرزی و داوا دەرمانەکەیان، بەو مەرجەی ڕازگۆ بن، کەسێکی فێڵباز نەبن. جۆرێتر لە جۆرەکانی فەقیر کە زەکاتیان پێ دەشێت، ئەو کەسانن کە قەرزارن. ئەو کەسانی کە قەرزارن
براکەم دانیشن دەنگی یا دانیشن لێ ئافر مەشغوڵتان کردین براکەم ئەگەر دەنگیشی نێ بڵێ کاکە بێتەنگ بم براکەم کێیە وتارمانی برای بەڕێز وتارمانی قەی ناکە داخە برای بەڕێز خوا عەفوتان کرد نەجارێ دوو جار سبحان الله خۆشەویستان جۆرێتر لە جۆرەکانی فەقیر و هەژار کەسانێکن کە قەرزارن ئەو کەسەی قەرزار بووە بەڵام قەرزاری جۆری زۆرە هەرچی بازرگانی ئەم سەرزەویە دەبینی هەمووی قەرزارە ئایا زەکاتی پێشێ؟ نەخێر هەرچی دەوڵەمەندێ قەرزارە قەرزاری کەسێکە لە سەروی خۆی کەشتی داهێناوە بۆیە هەر کەسێ وتی قەرزارم زەکاتی پێ ناشێ خوای گەورە دەفەرمێ وەلغارمین یەکێک لەو کەسانی کە زەکاتی پێدەشێ کەسێکە قەرزار بێ بەڵام بە شتێکی معقول نەفەرێک پێمی وت مامۆستا برایەکم داوای زەکاتم لێکە بەڵام بۆچی داوای زەکاتی لێکە ئەم ئینسانە داوای زەکاتی لە براکەی خۆی کردووە براکەم پێویستم بە زەکاتە بەڵام بۆچی پێویستی بە زەکاتە وەڵا خانوویەکم کڕیە بە 25 دەفتەر 25 دەفتەر دوو دەفتەر لەسەری قەرزارە سیارەکەشی بای 5 دەفتەر ئەمە 30 دەفتەر داوای زەکاتەکە ئەمە زەکاتی پێشێ حاشا خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا تحل الصدقة لغني ولا لذي مرة سوي زەکات بە دەوڵەمەند ناشێ و بۆ کەسەشی لەشی ساغە و دەتوانێت کەسابەت کە و کەسابەت ناکە عیبی نییە کەسابەت ناکە بەڵام کەسێک کەسابەتی کرد و کەسابەتەکەی بەشی نەکرد احتیاج بوو بەپێی پێویست نەبوو کەسابەتەکەی ئەوە زەکاتی پێشێ ئەگەر ڕازگۆ بوو پارەی نەبێ لە ماڵەوە بەڵام کەسێک لەشی ساغە و هیچ ئیشێک ناکات دەڵێ ئیش نییە ئیشیشی بۆ دەزر ئیشەکە ناکات ئیش نەکەرە عیبیشیتیانێ نەخۆشیشی نییە ئەم جۆرە کەسانە زەکاتیان پێ ناشێ بۆیە بزانە بۆچی قەرزار بوو ئەو کەسە شتێکی معقولە قەرزار بووە وەڵڵاهی خەڵک هەبووە هاتۆ بۆ لام وتێتی 4 ملیۆن دینار قەرزار کاتێکە لی کۆڵامەوە بۆچی 4 ملیۆن قەرزاری داوای زەکاتێکە مانگی ڕەمەزان دوای سەیرێکم پێش ڕەمەزان خۆی ئیعترافی کرد قسەی خۆیەتی وتی وەڵا پێش ڕەمەزان چوومە بای 4 ملیۆن ئاڵتونم بە هەدیە بۆ خێزانم کڕی بە دیاری 4 ملیۆنم داوە بە ئاڵتون بۆی تۆمە دیاریە بۆ تۆ مانگی ڕەمەزان خەمنێ بە پێیەکەم بە ناوی قەرزاری فڕۆفێڵ زۆرەکری ئاگادار بن هەیەڵێ قەرزارم 10,000 قەرزارە 50,000 قەرزارە بەس بۆ ئەوەی سوێنە پاوە گەڵای دار گوێی لەوە نییە کە ئەمە پێی ناشێ و حەڵاڵ نییە بۆی کەواتە ئاگادار بن هەر کەسێک وتی قەرزارم زەکاتی پێ ناشێ بزانە بۆچی قەرزار بووە بەهۆی ماڵم ناڵەوە قەرزار بووە بەهۆی نەخشتەگەری و عەمەلیات و نەخۆشیەوە قەرزار بووە یا بەهۆی شتی دەست بەتاڵیەوە ئەبێ بزانی بۆچی ئەو کەسەی کە قەرزار بوو بۆچی قەرزارە قەرزار زەکاتی پێ دەشێ قەرزار بێ بەڵام بە مەرجێک ڕازگۆ بێ و قەرزەکەشی بۆ شتێکی معقول بێت نەکوە کابرا بڵێ خانی 25 دەفتەری کورە زەکاتم پێویستە قەرزارێکی بۆ شتێک بێ معقول بێ شەرعی بێ ئەو کەسە زەکاتی پێ دەشێ ئەوەندەی کە قەرزەکەی بۆ دەبێت بۆیە ئاگاداری خۆتان بن بزان زەکاتی خۆتان بە کێ ئەدەن بگەڕێن یەکسەر لە کۆڵی مەکەنەوە ساڵی جارێک زەکاتە دەی بۆیە لە کۆڵی مەکەرەوە خۆت مەجالت هەیە باش ئەگەر مەجالت نی بیدە بە کەسێکی ڕازگۆ و کەسێکی ئەمین بدۆزەرەوە زۆر ڕازگۆ بێ و عاقڵ و تێگەشتوو بێ بڵێ ئەم مەبلەغە بدە بە ماڵی چەند ماڵێکی فەقیر کە خۆت بیاناسی پرسیاریان بکەیت بۆی ئینشەڵا زەکاتەکە جێگای خۆی بگرێت یا ربی خوای لە گوناهکارمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا رب العالمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستان جۆرێت لە جۆرەکانی بەناو فەقیر کە فەقیر نین ئەمانە بۆیە باس دەکەین چونکە ڕەمەزان زۆر دەمان خەڵەتێنن ئەوانەی کە پارەیان پێیە زۆر دەخەڵەتێنرێن قۆڵیان دەکرێت لەلایەنی کەسانێکی لە خوا نەترسەوە جۆرێت لە جۆرەکانی بەناو فەقیر کە فەقیر نین ئەوانن کە سوالکەرن سوالکەرەکان لە بازاڕە دەیان بینن لە مزگەوتەکانە کە دێن بۆ مزگەوتەکان لە عیادەکانە دانیشتوتە چاوەڕێی نەخۆشی دێ دەسەپانەکاتەوە لە کۆڵانەکانە ئێستا مانگی ڕەمەزانە دەرگا بە دەرگا لە دەرگاتە هەمووی یاخود لە فلکەکان و لە شوێنەکانە دەوەستن بە ناوی
هەندێشت فرۆشتنەوە سوال دەکەن ئەمانە فەقیر نین ئەمانە بە هیچ جۆرێ زەکاتیان پێ ناشێ نەتان بینی کابرا مرد خاونی 40-50 دەفتەر بوو سواڵێکە لە سەجادەکان بۆیە ئەوە پیشەیە ئەوە فەقیری نیە ئەوە پیشەیەکە وەڵڵاهی ئەو سواڵکەرانە دڵنیا بنەوەی زۆر لە ئێوەی دوکاندار و کاسە پاریان زیاتر دەسەکەی ڕۆژانە هەیە بە وەرەقە و بە دوو دڵا ڕازی نابێ ڕۆژانە زەکات بەوانە ناشێ پێتانە ڕجاتان لێکم 250 زەکاتیان مەدەنێ پێیان ناشێ وەکو خێر و سەدەقە کەیفی خۆتە بەس زەکات بۆ سواڵکەر نادێ ئەوانەی کە دەست پارێکەنەوە وەڵی ئەوانە ئەگەر وەکو گەڵای دار سوێنیان خوارد زەکاتیان پێ ناشێ جا چی دەکەن با چەند فێڵێکتان پێ بڵێم کە دێنە مزگەوتەکانەوە هەندێکیان دەڵێت کاکە ئێمە پارەمان ناوێت ئەی بۆچی هاتیت کاکە وەرن پێویستمان بە ئەشیای ناوماڵە سەلاجە و مجەمیدە و نازان چیمان بۆ بکڕن دوایش ڕێک دەچێ دەیفرۆشی بە پارێکی کەم پارەکە بە شێوەیەکی پێیاکە هەیە دەڵێ پێویستم بە خواردنە خواردنەکە دوایی دەچێت دەیفرۆشێ لە بازاڕ هەیە دەڵێ پێویستم بە چییە بە دەوا دەرمانە ئەچێ حەب و دەرمانی کام حەب و دەرمانی گرانە ئەوە دێنێ بۆ تۆ ناچێ حەبێ بێنێ بای 5,000 حەبێکت بۆ دێنێ ئەبێت تۆ دوو گەڵاسێ گەڵاتێ بە حەقی حەبەکە بەخۆ ئەمە فڵان کەسی کوڕمە کچمە نازانم کێمە نەخۆشە پێویستی بەم دەوا دەرمانی پێم ناکڕێ کاتێکە لی دەکڕی دوای دەیبا بۆ سەیدەلێ دڵێ کاکە ئەمەم بەکار نەهێنا وەرە لێم کرا کابراش لەخوا بازاڕۆ لە خوار جوملەکە و لێکڕێ بۆیە هەر کەسێک گوتی فەقیرم سۆندێکی کرد بە ئەمەیە و کانولەیەکی لە بان گۆشتەکەەوە دانا باوەڕی پێمەکە خوا شایدە لە مزگەوتێک لە مزگەوتەکان نوێژمان کرد نوێژی عەسر بوو نەفەرێک لەو سواڵکەرانم بینی شتێکی ئەو یەک پەمپێکیدا لە چاوی پەمپێک کاتێکم زانی فرمێسک هاتە خوارەوە فرمێسک ئەم پیاوە چۆن دەگری ئەم ژنە چۆن دەگری ئەوە پێش ئەوە دەرمانێکی بەکاری دەهێنێ حتا لە فریمەکانیشا بەکار بێت تەماشا دەکەی یەکسەر دەکاتە گریان بەڵام فرمێس بە چاودا دێتە خوارەوە گریانیش نییە خۆی لە ڕاستیە گریانی سەناعی دروست کراوە بۆیە کە گریا باوەڕی پێمەگەن ئەو گریانە ئەوەیە یا پێش نوێژ یا پێش نوێژدێدا یەکسەر من خۆمە چاوی خۆم بینیم وەڵی وا ئەگری ئەڵێ 4 کوڕی مردووە 4 مناڵی مردووە لە ڕاستیە گریانەکەی سەناعیە بۆیە ئەوانی کە دەڵێن خواردنمان ناوێ و ئەشیامان ناوێ و دەوا و دەرمانمان ناوێ ئەوانە باوەڕیان پێمەکەن سواڵکەر فەقیر نییە هەزار سوێنی خوارد باوەڕێ بە سوێنەکانی مەکە چونکە ڕاستگۆ نییە چونکە ئەوە پیشەیە بۆیە ئەمانە زەکاتیان پێ ناشێ خوای گەورە زەکات داناوە بۆ فەقیر و بۆ هەژار ئەمان نە فەقیر نە هەژارن و پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم حەدیثێکی صحیحدا لا تحل الصدقة لغني ولا لذي مرة سوي زكاة حلال نية بو كسيك دولمن بي أمان دولمن چونك حل من عليه هريك سوال كدن دوامش پیغمبری خواه فرمی صلی الله علیه وسلم کسێک لەش ساغ بێ و بتوانێت کەسابەت کە زەکاتی بۆ حەڵاڵ نییە ئەمان لەش ساغن وەڵی بینیمە لە مزگەوتەی خۆما خۆی کەمەندان کۆ دەسەقاتی ئاوا لێ کردووە مراقبم کۆ چۆتە دەرەوە وەڵی گەشتە ئەو لای چەوەکە وەکو پۆڕە ڕۆژت یەک عیبیتیانمە نە قاچی عیبیتیانمانە دەست بە چای خۆمەشتان چەندجا بینی خۆشتان بینیتانە بەس تۆزێ شوێنی بکەوە وەڵی کەمەندانێکی زەڵبەی لەدەستەدا نامێنێت هەر کاتیە هەر شەکەم ئەندامە برا مەرج نییە هەر کەسێ چاوی نەبوو زەکاتی پێ بشێ مەرج نییە هەر کەسێ دەستی بڕابووە زەکاتی پێ بشێ ئاگاداری ئەو خاڵە بن کاکە چەند دەوڵەمەنی سەر زەویەیە کەمەندامە یەکێ لە دەوڵەمەندێکی سەر زەوی کە چەند ساڵەوە پێش دەوڵەمەندترین کەس بوو لە سەر زەویە لە دە نەفەرەکە بوو هەردوو چاوی نەبوو ئەوێ بڵێمە زەکاتی پێشێ بۆیە بۆ مەخەڵەتێن کابرا کەم ئەندامە و تەواو هەیە لە ساغە زەکاتی پێشێ چونکە کەسابەت و معاشەکەی کەمە هەیشە کەمەندامە زەکاتی پێ ناشێ بێوەژنیش فەقیر نەبوو زەکاتی پێ ناشێ ئەو قسە ڕاست نییە درۆیە کۆڵەکەی ماڵەکەشی ئاڵتون بوو زەکاتی پێشێ شتی وا ڕاست نییە شتی وا لە دینە نییە بۆیە ئاگادار بن ساڵکەر فەقیر نییە و زەکاتی پێ ناشێ جۆرێک لە جۆرەکانی فەقیر بەناو فەقیری مانگی ڕەمەزانە لە مانگی ڕەمەزانە دەگەڕێن لە ئەم مامۆستاکە ئەو دەوڵەمەندەکە ئەوەکە زۆر بەشیان سوبحان الله کە دێن بۆ لای خۆم قسەم لەگەڵاکەن ئەڵێن پێویستە کلێمان بگۆڕین گورچیلەمان بگۆڕین یاخود پێویستمان بە فڵان نەشتەرگەریە سوبحان الله دوای مانگی ڕەمەزان نە کلێ ئەگۆڕێ و نە نەشتەرگەریشی پێویست هیچ عیبێکی نییە بەس تەنیا نەخۆشی مانگی ڕەمەزان نەخۆشیش نییە
نەفەرێک کاتە ئەم میحرابەوە سوێن بەخوا بۆیە باسی دەکەم ئاگادار بن دەستی لە ملیا بوو بە پەڕۆیەک چەند ساڵێک لەمەوە پێش لە مانگی ڕەمەزانە عەسر هات وتی ئەم ناسیتم نەوەڵاتی من فڵان کەسم نەم ناسی یەکەم جار وتمەوە چییە وتی وەڵا دەستم لە ملمایە پێویستم بە نەشتەرگەریە گولەبەری کەوتووە پێویستی بە نەشتەرگەریە و بەخوا پارەم پێ نییە منش دوایی پرسیارم کرد لە چەند کەسێک 4 کەس لەم مزگەوتەوە وتیان وەڵڵاهی مامۆستا سوێن بەخوا پێش نوێژ کاتی بانگدان هاتە ژوور دەستی لە ملیان نەبوو لە کاتی بانگدا هات لای من پێشەوەی بێتە ژوورەوە لە هاتۆت ناو مزگەوت دەستی لە ملیان نەبوو تەنیا لای من کردێ ملی و دوایەوە ئەو پیاوەیەکی لەوانە وتی شەوتی وەرە ئێستا بۆ فڵان شوێن ژمارە بڕینێکە وەڵی سینی پێ تاقڵەوە تەوزیعەکە ئی باشە تۆ وڵی ساڵەتت دەست من لە ملمایە بەس بۆی من خەڵەتیەتی بۆی ئاگادار بن نەخۆش زۆر لە مانگی ڕەمەزانە گشتی ئەڵێ احتیاجم بۆیە باوەڕتان بە فەقیرەکانی مانگی ڕەمەزان نەبێت ئەوە فەقیر نین ئەوە فێر بوونە تەماشا دەکەی دەڵێ دێت بۆلات ئەڵێ بەخوا مانگێک گۆشت نەخواتە ڕاستەکە مریشکی خواردە گۆشتی نەخواتە یاخود ئەڵێ بەخوا فتارم کرۆ بە نان و چای وەڵای ماڵ هەبووە فتاری کرۆ بە نان و چای هەندێک شتێ باسی ناکەم مەسەن هەندێک شتێ باسی بۆی ئاگادار بە نان و چایی فتاری کردۆتە تۆزێ نان و ماسکی خواردووە بەڵام دوای نیو سەعات برنج و گۆشتی خواردووە سوێنە خوارێ بەخوا نان و چای ماخوارد ڕاستەکی نان و چای خوارد بەس ئەی نیو سەعات دوایەوە چیت خوارد بەس بۆی ئەو خەڵکە بخەڵەتێنێ بەخوا شیر نییە بۆ مناڵەکەم بیکڕم هەیە ڕاستەکە شیری نییە بەڵام هەیەتی بۆیە ئاگادار بن بە سوێن خواردن بۆ مەخەڵەتێن بەخوا لە ماڵمانە خواردن نییە بەخوا برنج لە ماڵمانە نییە ئێمەش توانم دە ڕۆژ لە ماڵمانە برنج دانێن برنج ناخۆم دە ڕۆژ چییە بەس بۆی پارە پێیاکە بۆی ئاگادار بن هەر کەسێ شتێکی پێدا عاتفی یەکسەر پارەکە مەخەنە دەستێەوە بڕۆن تاکید کەن و بزانە فەقیرە پرسیارەت و دراوسەی بکەن بزان دراوسەکانی شایەتی بۆ دەن ئەو کەسە فەقیرە خزمەکانی شایەتی بۆ دەن با گونەهبار نەبن چونکە ئەمە ساڵی جارێکە ئەمە زەکات ئەمە سەدەقە نییە سەدەقات وانی بیدە بە دەوڵەمەنیش بەس زەکات بۆ خەڵکی فەقیر و هەژارە بۆ کەسانێکە کە شایستەی ئەوەن زەکاتیان پێ بدرێ بۆیە هەر کەسێ سوێنی بۆت خوارد باسی خواردنێکی سووکی کرد لە ماڵەوە دەیخۆین یەکسەر باوەڕی پێ مەکە هەیە دەڵێ مانگی ڕەمەزان بەس پارەپەیاکە مانگی پارەپەیاکردنە کەسابەتە لەخوا ناترسێ کە لە کاتێکیشا دەزانێت بۆشی حەڵاڵ نییە جۆرە لە جۆرەکانی فەقیرەکەی محتەرەمن زۆر بەڕێزن زۆر نەفسیان بەرزە سوێن بەخوا احتیاجە من چەندەها کەس لەوانە دەناسم خۆشتان هەمووتان دەیاناسم هەر کەسێک چەند کەسێک دەناسێ سوبحان الله پارەی پێ نییە مناڵەکانی احتیاجن کەچی زەکات وەرناگرن ئەڵێ زەکات وەرناگرن لە من فەقیرتر هەیە لە من داماوتر هەیە لە کاتێکا زۆر داماویشت ئەم جۆرە کەسانە خوای گەورە دەفەرمێ يحسبهم الجاهل أغنياء من التعفف تعرفهم بسيماهم لا يسألون الناس إلحافا أما آية القرآن خواهي قرأت فرمي كسان يكيا أو عند النفس ينبرزة أو إن الناس أو ما ندول منا حالا باشا بوشي لبرا دعوة يارمتي لخلقنا كان برام لكاتك فقير وهجاري سوين بخوا خلق ناس من نقوشي سرطانيتي كلي سريان أعوى هالقرتوه داوای زەکات دەخەڵناک ئەوەی خەڵک بۆی نەبا بە کەسێکی نەوتۆ پێویستم بە پارەیە پێویستم بە یارمەتیە چەندها کەسی ئەوە هەیە سەرەتانێتی نەخۆشە پێویستی بە ئەوەیە دەرمانەکە حەپەکەی پێ ناکڕێ بەڵام ناڵێ خەڵکی پارەم بەرێ کاتی گرانەکەس هەندێکمان بەبیرمان دێ گەنم نەبوو ئاردێک نەبوو بیخۆی زۆربەی خەڵک نەیبوو ئەوەی فەقیر بوو زۆربەی خەڵکی بوو دەوڵەمەند زۆر کەم بوو ئەوەی نانەکەی هەبووە پێیانەوە دەوڵەمەند ئەوەی کە احتیاج لە ماڵان نان نەبوو بیخوا نەمان بینی سوالکە ئەوەشی سوالکرد بوو بۆشتێتە هەر شارێ لە شارەکان دەبین خەری سوالکردن باشە کە ئێمە فەقیر و باوک و باپیرمان فەقیر بوو سواڵیان کرد والله بجارە بە تووسی ڕۆژ ماڵی نانە گەرم نەبووە سواڵیشیان نەکرد ئەوەشی سوالکرد بوو هەردێک کرد بەردەوام بوو بۆیە ئاگادار بن دا بەڕێزەکانم ئەو کەسانە کە نەفسیان بەرزە لە جیاتی ئەوەی داوای زەکات بکە ئەڵێ چی ئەوە قەرزەکە شەرمەکە داوای زەکات بکە شەرمەکە ئەڵێ کاک فڵان کەسێنێ پارەم بەرێ بە قەرز داوای زەکات ناکە ئەم جۆرە کەسانە زەکاتیان پێ دەشێ بۆ مەرجی کە دەبینی ڕازگۆیە کەسێکی نەفس بەرزە ئەمانە زەکاتیان پێ دەشێ
فەقیرە و بەڵام لە ڕووی نایە بە خەڵکی بڵێ پێویستم بە یارمەتیە لە کاتێکە خەڵکە دەزانم وەڵی ئالەم چەند ڕۆژە پرسیارم لە نەفەرێکردم چەندێ پارە پێویستی 6,000 پێ سوێن بخوا کەسێک زۆر ڕازگۆشت خۆم پێم وەنیا خۆی قسەی نەکرد خۆی هیچی نەوت بەس تو ئەو خوایە کە دروستمانی کردووە چەندێ پارەت پێیە وتی سوێن بخوا 6,000 پێ بدامەتە ماس و تاوە نارمان پێ نەماوە خۆم سوێنم دای ناو قسەی نەکرد هیچی نەوت بۆی ئەم جۆرە خەڵکە هەیە نەفسیان بەرزە داوای پارە لە خەڵک ناکەن ئەبێ خۆت سوێنیان بدەیت خۆت تەکیدیان لێ بکەیتەوە خۆت ڕجاوتکان لێ بکەی بڵێ مەمنونم ئەم پارەم لێ وەرگرە ئەم جۆرە کەسانە زەکاتیان پێدەشێ کەسانێکی ئابەم شێوە بوون زەکاتیان پێدەشێ مادەم فەقیر بن ئەگەر هەر وەریشیان نەگرت ئەوە دەسەڵات نییە نەفس بەرزی خۆیان بۆیە خۆشەویستان ئەم خاڵانەی کە باسم کرد بۆ ئەوەی ئاگامان لە خۆمان بێ زەکاتمان هەیە نەمان خەڵەتێنن ئەوانەی کە یارمەتی خەڵکی فەقیر و هەژارە دەن ئەوانەی کە کاری خێرخوازی ئەەکەین ئەمەنە داخراون باسی ناکرێت بەڵام دەبێت بە خۆتا بچیتەوە کەسانێک داتە پێی دووبارەی مەکەرەوە دەزانێت قۆڵی تۆی بڕیەوە دووبارەی مەکەرەوە خەڵکی شەیە فەقیرە برا ئێمە هەمومان کوڕی فەقیرین باو باپیرمان شوان بووە فەقیری عیب نییە بەس ئەوە عیبە ئینسان فەقیر نەبێت داوای زەکات لە خەڵکی بکات داوای یارمەتی لە خەڵکە بەس کەسێکیش فەقیر بێ یارمەتی بدەن زەکاتە خێر و سەدەقەیە بیکەن لە کۆتاییشە یەک خاڵێکتان پێ دەڵێم ئاخر خاڵە ئەمە لانە زۆزەتان نەتان بیست بێت واقعیە کەسانێکێ دێ بۆ لای تۆ ئەزانێ پارەت پێیە ئەم منە دێت ئەپاڕێتەوە ئیلحاح لێ ئەکا توخوا فڵان کەس فەقیرە توخوا یارمەتیدا خێرتەگا وایە ئەمە دوو جۆرانە ئاگدار جۆرێکیانێ ڕاستەقین و دڵسۆزی ئەو کەسەیە ئەوەندە کەسێکی دڵسۆز و خەمخۆرە حەزەکە یارمەتی ئەو کەسە فەقیرە بدەنێت جۆرێکیشیانەیە شەریکە لەگەڵ کابرای فەقیرە سوێن بەخوا خەڵکە بۆ ملیۆنێکیان داوە پێی بۆ شێوە پارەی پیاکرد وتی 500,000 بەرێ من بۆ تۆم پیاکردم 500 بەرێ داوا لە خەڵکە کە ئەچێت لە هەر مامۆسا ئاینەکان ئەڵێ فڵان کەس زۆر فەقیرە بەس ئەڵێ هەرچیم پیاکرد نە فەقیرەکە لە خواتەسێ نە ئەویش ئەڵێ چیت پیاکرد چی بەهۆی منەوە بۆ تۆ هات نیوەی منە ئەوش ئەڵێ باش ئەم جۆرە خەڵکیشی ئاگدار بۆیە پارەکانتان زەکاتەکانتان بە هەدەر مەدەن بیدەن بە کەسێک کە مستحق بێ سەتەها بەسەراتی ئەوەیەکەم باسی ناکەن اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء من والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني دعوي دعاي خير عن كدو يا ربي خواه يمني وآرامي والله من بباريزي خواه أواني فقير حاليا باشكي ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی ئەوانەی دەردەدارن خۆی شیفایان بدەی یا ڕەبی خوایە پێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵکەی خوایە نەفسمان بەرزکەی یا ڕەبی خوایە لێت ئەپاڕێنەوە گوناهەکانمان خۆش بی لەو کەسانەمان بگەڕی لەم مانگە پیرۆزەدا لە ئاگری دۆزەخ ڕزگارمان دەکەی ئامین 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 وصلی الله على محمد وآله وصحبه أجمعين